هەتای ساتە ئەو مۆزوعە لەلایەن پارتیوە جێزە بە دەرخۆ نەکراوە. ئەو کۆمەڵکوژێ لە هەولێرەکە دروست کراوە، تەبەن معروفە لە لای کیوە کراوە، کێ کردوێتی، بۆچیش کردوێتی. ئێمە کە خەبەرەکەمان پێگەیشت شتێکی وا ڕوویاوە، تەبەن بە گوێرەی محاولات و معلومات کە وەریگرین و دەستمان کەوێ کێی بەرکەوتەوە، کێی بەرنەکەوتەوە، کێ کوژراوە، کێ نەکوژراوە، کێ سجنە و کێ سجن نییە، معلوماتێکی تەواومان وەرگرت لەلایەنی یەکێک لە ناو هەولێرە کە ئەمانەی کە گیراون تقریبەن 74 کەسن. وەکو معلومات کە وەرمان گرتووە ئەم 74 کەسە تقریبەن 15 بۆ 16یان برینداری ناو خەستەخانە بوون. قسمێکیان بۆ کاروبار لە ناو هەولێرا بوون، قسمێکیان لە ماڵانە بوون گرتوونیان و بردوونیان. ئەوەی نەبێت لە ناو شەڕاکە گیرابن. هەتاکو یەکێک لەو شەیدانە کە کچەکەی منە شەید ڕووکەن لە ماڵێکا بووە، ماڵەکە پیان توون ڕۆڵە مڕۆن تەقەیە لە ناو بازار تووشی بووە، تووشی شتێنی تەقە عەلاقەی بە ئێمەوە نییە، ئەمە عەلاقەمان بە تەقەوە نییە، کەوەکو دەرچوو لە ماڵەکە گرتوونیان. وەڵحاصڵ ئێمە دوای ئەو حادسەیە چەند جارێک سەردانی هەولێرمان کرد، محاولەمان کرد، چوینە بەرلەمان، چوینە دەستگای پاراستنی هەولێر پارتی، چوینە لای وەزیری شەیدان و ئەنفال، چوینە لای وەزیری داخلیە، بە هیچ شێوەیەک ئەمانە دیانیان بەوا نەنا کە پێمان بڵێنەوە جەنازەکانیانە یا ئەوەی نەکانیانە. ئێمە داواکاری ئەومانە ئێتا بەس قەوم قازەکەمان بنەوە بڵێن وەکو ئەوانەی کە لە جنوبی عێراقەوە هێنانیانەوە بە ئەمانش ناو بنین ئەنفالکرا و تەرمی ئەو ئەنفالکراوانەمان بنەوە. ئێمە چیمانێ وەختی کە دوو سێ جار چوونێتە هەولێر و چوونێتە بەرلەمان، لە بەردەمی بەرلەمانە من ڕۆژنامەنووسەکان هەموو وەستا بوون، پرسیاریان لە من کرد، وتم ئێمە هاتوین داوای جەنازەکانەکەین، ناتوین نە بۆ شەڕە جنێ و نە بۆ شەڕە بەرد، وەکو ئەوانەی کە لە جنوب هێنایانە بە ئەوان ئێمەش بنەوە لێرە بیان بینەوە جەنازەکانیان بنەوە عەلەقەڵبا جەنازەکانیان بزانین قەبرەکانیان لەکوێیە. لە مەکتەبی سەرۆکی هەرێم وەعدیان هێنێەوە، وەعدی شەرەف، کە لەم هەفتەیە نەتیجەمان بنێ و جوابمان بنەوە. دوایی پشیمان بوومەوە، دوایی من مەعامەلەیەکم کرد بە نسبەی شەید ڕووکەنەوە کە شادەوەفای بۆ دروست بکەم. پرسیاریان لێ کردم لە شوڕتەی ئێرە چۆن بووە، چۆن نەبووە، چۆن نەبووە، وتی ئێمە کتاب و بۆکەین بۆ هەولێر، ئەبێ لە شوڕتەی هەولێر لە محکەمە قەراری بۆ دەرکەن و وەفشا دەوەفاکە بەنێ. کەواتێک لێرەوە کتابەکان نارد بۆ هەولێر، لە هەولێرەوە شوڕتەی هەولێر نووسینێکی نووسی بوو بۆ شوڕتەی سلێمانی. ئەم زەلامەمان بۆ بنێرن بۆ مۆزوعی ئەم شەیدەی خۆی. کەواتێ چوومە هەولێر، مەعامەلەکە لە شوڕتەی ئێسکان بوو، کە چوومە شوڕتەی ئێسکان، لە شوڕتەی ئێسکان مەمورێکیان لەگەڵان ناردم، وایانی وەکو سجنێک بەرن بۆ لای حاکم.
نادين لقلما ولا حاكم بدمي لا حاكم باي كردم وتي تو چی تەوێ ئەم عامەلەی دروست کردووە ئەم شکاتە کردووە مشکاتم کردووە ئەم کچەی من لەیرە شەید کراوە وەکو شەید کراوە بێن بەڵگەیەکم بەنێکا لەلام بێ من شادەوەفای بۆ دروست بکەم وتی ئەم مەوزوعە ئێمە ناتوانین بۆ بکەین ئەبێ غەڵقیکەن مەوزوعەکە ئەم عەمەلەیە غەڵقەکەم ئەگەر تۆ موافق نی لەسەر ئەم غەڵقە مسڕی لەسەر ئەم عەمەلەیە ئێمە تۆ دەین بە دادگا ئێتم ئەمە دادگا نییە بە حاکم وت تم ئەمە دادگا نییە من هاتووم شکاتم کردووە و داوای حەقی خۆ بەکەم مناڵم شەید کراوە لەو کۆمەڵکوژیە بێن شتێکم بنێ ینی بەڵگەیەکم بنێ کە مناڵەکەی من بتوانم شادەوەفای بۆ دروست بکەم تی ناکرێ تم ناکرێ خۆ من باڵە دەست نیم بەسەر تووە ئەمە چەند جارێ من بێمە لای وەزیری شەیدان منفار و بێمە لای وەزیری داخلیە و بچمە مەکتەبی سەرۆکی هەرێم و بچمە بەرلەمان و یەکێکیان جواب نانەوە چیان لێ بکەم ئەگەر بە پارەی بێ ئەوان خۆمردون بۆ پارە پێویست ناکە ینی ئێمە بیشارینەوە بە پارە پێمان فرۆشنەوە جەنازەکە بای چەنە پارەکەمانی وەرگون جەنازەکەمان بنەوە وەکو زمانی سەدام چۆن زەرامەکەیە کوشت و پارەی فشەکەکەی لێ وەرەگرت پارەی فشەکان تەقانە پارەی فشەکانمان لێ وەرگن و جەنازەکەمان بنەوە